جا ئەو مەبەستم بێ خۆمە کە پاشی ئەوەی کردکۆوانی کە لاوێژە بخردو زیاتر حەزم لە شعر بوو نووسین بوو زۆر سادە بوون دەمخینەوە گەستن کەسان کە فێر کرد یەکەم وتار کە بۆ تاقیکردنەوەی تاقیکردین ئازادی سەربازێکی سۆڤیات بوو مەندەکەی ئێسەوە بەناو نووسەرەکەشم لە پێش چاوە عوسمان مستەفا خۆشناو خۆ ئەفەم عوسمان مستەفا خۆشان خەلکی سلێمانی بە ئەوانە ئەو کەش و هەوانە ئەوانە وەی کە ئەمە لە منداڵێکی ئاسایی نەچوو مەندەکەی شەشی تازە تەنامێشکە بەڵام بە سادە و ساکاری خۆیەتی مەندەکەی جا وردە ئەو کە هاتینەوە هەولێرە ئەو سەردەمەش جولانەوەی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستان و حزب شوێی عێراق ڕقی کوردستان دەوری خۆیان دەژێرا جولانەوەی نیش لەسەر ئاستی عێراق یان بەرەو پێشەوە دەچوو بە تایبەتی پاشی هاتنە عەبدولسەلام مەندەکەی عەفەن عەبدولناسر کە حکمی مصری وەرگرت و جولانەوەیشی نیشتیمانی سەرتاسەری کاری خۆی لەسەر عێراق و کوردستانیشی کرد ئێمە ئەو کاتە بەرەسا یعنی وەکو مرد منداڵە ئەزمان لێبوو ناوی کوردستان باز بکەین و تەنانەت مەکتەبی خانزات هەیە ئێستاش ماوە لە ڕێموز لەکرم قونسڵی فەڕەنسیا تیپی وەرزشمان نووسیوە تیپی وەرزشی کوردستان تیپەکە نەبوو بۆ خاطر ئەوەی ناوی کوردستان بنووسێ کەس دەستی لێ نادا بەمانەکەی دوایی لەو لە مەکتەبێش یعنی زیرەک بووی باش بە هەردووکمان بجبشن یەکم و دۆمی ئەوە بوو کاک ساڵح و براکانمەوانە کە جیرانەوانە زیاتر هۆشیمەی کردە هۆشیمنی کردەوە زیاتر هۆشیارتر بوون کاک ساڵح مەسەن جەمال مەسئولی حزب شوێی بوو لە هەولێرە ڕێکخراوەکان بەهێز بوو ئەو کادرانەی کە ئەو سەرپەرشتی دەکەن پێیان دەکرد و ژنەی مەحەللی نامەی تایبەتی دەنووسی دەپێچایەوە ئەمون بۆ دەبەردن بە هەر حاڵ خۆ باسی ئەم دەکەن ئەوە بنەماکەی چی زۆر سادە و ساکارێ حەزکردن لە وشەی کوردی و شێعری کوردی و شێعری کاری ڕۆژنامەگەری و کاری ڕۆژنامەگەری یانە بگاتە ڕۆژە ڕۆژە ئەمن بمە ڕۆژنامە نووسە